بناوي خواي گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ ئامادەبوانی بەڕێز لە سەروبەندی یادکردنەوەی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەدا هەموو لایەک بەخێر بێن. ئەم ڕۆژانەکەین بە تایبەتمەندێکی تایبەتی پێین کە ئەمانەوێ بڵین بە ڕژێمی بەعسی ئەفلەقی کە هەتا ئێستاش لە دڵ و دەرونی هەندێک لە عەرەبە شەڤیەکانە ماون، پێیان بڵین ئێمە ئەو کارەساتەمان لەبیر ناچێ یادی شەهیدکردنی 5,000 مرۆڤ لە چەند دەقیقەیەکدا کە بە گازی کیمیاوی شەهید بوون. ئەوەی جێگەی سەرنجە بە ڕێزانەوەیە کە ئەمەوێ پێتان بڵێم چەند داخی شەهیدبوونی ئەو شارە و هاوڵاتیەکانی سەختە لە دڵی هەموو لایەکە. لەوە سەختتر ئەوەیە کە تاکی کورد بەهۆی هەڵە و پەڵەی سیاسی لایەنە سیاسیەکان و بە تایبەت و دەسەڵاتی سیاسی وای لێ هاتووە ئێستا دەستخۆشی لە سەدامەکە، ئێستا بە سەدامە هەڵەیە، ئێستا پێیان وایە سەدام تاکە پیاوی عەرەب بوو کە توانی خزمەت بە عێراق بکە. ئەمە هۆکارەکەی تەنها ئەو هەموو گەندەڵی و خیانەتەیە کە دەسەڵاتی سیاسی کورد بەرامبەر نەتەوەقی خۆیان کردویانە وایان کردووە کە نەوەی دوای نەوەدەکان، نەوەی دوای 1970 باوەڕی بە نەتەوە و ئینتیمای نەتەوایەتی نەمێنێت. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. ئێستاش بەڕێز کاک قادر با بفەرمێ بۆ وتەیەک پێشکەشمان بکات. ئەمڕۆ ساڵیادی گەورەترین تاوانی دژ بە مرۆڤایەتی گەلی کوردە لە باشووری کوردستان کە 36 ساڵ بەر لە ئێستا ئەنجام درا. هەڵەبجە برینێکی هەندە گەورەیە زامەکەی هەرگیز ساڕێژ نابێت. ڕاستە ئەم تاوانە لەلایەن ڕژێمی بەحسی گۆڕ بەگۆڕ ئەنجام درا، بەڵام ئەوەی گرینگە بگوترێ و لای هەمووان ڕوونە و ئاشکرایە ئێستا بۆ خۆیان بەدەستی خۆیان بۆ مێژوو دەینووسنەوە ئەم مەرگەساتە لە ئەنجامی سیاسەتی هەڵەی زاشایەتیکردنی ئەو لایەنانەی ناو بەرەی کوردستانی بوو بۆ سوپای ئێران و سوپای عێراقیان لە شاری هەڵەبجە بە سوپای پاسداران گۆڕیەوە. لە دواییشدا خەڵکی هەڵەبجە و دەوروبەری بوونە قوربانی. ئەم کارەساتە گەورەی لێکەوتەوە و ئەوانەی ئێستا فرمێسکی تیمساعی بۆ ئەو کارەساتەی کیمیابارانی هەڵەبجە دەڕێژن هەر ئەوانە بوون کە بۆ ئەڵقەی زێڕی دەستگیرانی پەنجەی کچی کوردیان بە مردویی هەڵبڕی و دوکان و بازار و شاریان تاڵان کرد و گەسکیان لە باقەکانی حکومەتی فیدراڵی هەڵەبجەدا و هەچی هەڵەبجەدا و چی پارەی هەبوو بردیان. دوای ئەو هەموو ساڵە هێشتان برینەکانی ئەو شارە ساڕێژ نەبووە، بۆیە پێیان دەڵێن چیتر ئێوە ئەو کارەساتە و ئەو یادە مەکەنەوە، بەڵکو برینەکانیان ساڕێژکەن و داواکاریەکانیان جێبەجێکەن. لە کۆتاییدا دەڵێن ڕوحی شەهیدانی هەڵەبجە هەمیشە ئاسوودە بێت، جێگەیان بەهەشت بێت. سپاس بۆ بەڕێز کاک قادر. بەڕێزان ئێستاش وتێ ڕێکخراوی داکۆک مۆبان فوازادی سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بەخێر بن سەر و سەر چاو. ئەمڕۆ لەژێر ئاسمانی غوربەتەوە یادێکی لە بیر نەکراوەکەینەوە، یادی شارێکە لە چەند چرکەیەکدا بە گازی کیمیایی ژەهراو کراو زیاد لە 5,000 مرۆڤی بێتاوان شەهید بوون. وەشوناسی ئەو ناوچەیی سڕێوە لە دوای خۆشی دنیایەک لە کەوتەی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی بەجێهێشت. ئەم ڕۆژە لە بیرەوەری ئێمەی کورددانەوە بەنەوەماوەتەوە ئێمەی نەوەکانی حەبسەخانی نەقیب ئەو کارەی چەپەڵە لە یاد ناکەین و تا ئەبەد نەفرەت بۆ بەکەرانی ئەو کارە ئەنێرین. لەم یادە غەمگین و پڕئێشەدا شێعرێکی باپیری ڕەحمەتی مامۆستا مەلا خالیدی دەرێمەڕیتان پێشکەش ئەکەم. بە ناوی خودای گەور ئەرز و ئاسمان ئەکەم بەیانی هەڵەبجەی وێران. ڕۆژی 16 بوو لە مانگی ئازار باری ژار بەسەر هەڵەبجەی هەژار، بە تارە و تۆپ کاول کراشار ئەهلی هەڵەبجە گشت کوژران بەژار. یعنی مانگی 3 ساڵی 88
ئەهلی هەڵەبجە دەرچوون لە بەهەشت ئەو ماڵکاولی و ماڵوێرانیە بەخت شەڕی وا هەر نەبووە و نییە وێنەی نەبووە قەت نابێتەوە هیچ کەس ئەو ئێشەی بیر ناچێتەوە ئەهلی زەمەقی و هەڵەبجە و سیروان کەوتە ناو گشتیان شیوەن و گریان بەجارێ بەدیل کوژرا و گیران لە ناو کۆڵانە زۆربەیان تەخت کران بە قومبەلەی تۆپ بە دەرمانی ژار دەوروبەر کوژران چەندەها هەزار ئەو سەرۆت و ماڵ ئەو کردە و ڕەنجە چەند ساڵدا بوویان ئەهلی هەڵەبجە هەموو بوون بێدەست هیچ نەما بۆیان سەرۆت و ماڵیان بە تاڵان بران ئەوا لە دەست چوو ئەم گەنج و ڕەنجە سەر لە شێواو بوون ئەهلی هەڵەبجە دەست کیسەی کافر هەم دز و جەردە بەسەریان هێناین ئەم هەموو دەردە ئەگەر دز لە خۆت نەبوایە کاکە هەرگیز نەئەکەوت ئەم هەموو لاکە زۆر زۆر سپاس سپاس بۆ خات و بشرا بۆ پێشکەشکردن نیشتمانم ڕۆژێک نییە من لێرەوە دەست دەکەم ئەخ دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی خۆزگا ئەبووم بە بارانێک داباریم ئێوارانێک بز بە بز خاکم ماچە کرد ئاسەی غەریبیم دەردەکرد خۆزگا وەکو تیشکی هەتا بەیانیانێک ئەگەیشت مەلات ڕێگە و دۆڵ و شاخم دەبڕی فرمێسکی غەریبیم دەسڕی من ڕۆڵەی تۆم نیشتمانم من کورد و تۆی کوردستانم ئەخ دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی لۆی نیشتمانم تۆ خاکی دایکێکی ڕەشپۆشی گەرمیانی هەتا ئێستاش بە ئومیدی گەڕانەوە ئەست و پروسکی ڕۆڵەیەک باڵکراوێتی بیباتەوە بۆ گوندەکەی خۆی لە قەبرانەکەی خۆی بینێژێ ڕۆژی جومعان و جەژنەن بچێتە لەمای بە دڵی خۆی بیلاوێنێ فرمێسکی گەرمی بۆ بڕێژێ نیشتمان تۆ خاکی باوکێکی دڵ برینداری هەڵەبجەی جوانە مەرگی ماڵ و منداڵ هەموو ڕۆیشتن سوتان سوتا جەرگی فەلەک وڵات بریندارە هەتا کەی بێدەنگی لعسي ما في قليمه اللي بايه گەرمیان و کوێستانتەکەم نیشتمانم ڕۆژێک نییە من لێرەوە دەست دەکەم ئەخ دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی لۆی دەلۆی خۆزگا ئەبووم بە باران